ئێستا دێنە سەر ڕوکنەکانی حەج. ئەگەر ڕوکنێک نەکرا بەتاڵە بێت. ڕوکنی یەکەم ئیحرامە. ئیحرام دوو پارچەیە، وەکو خاولی وایە، بەڵام خاولی گەورە وەکو پەشتەماڵی گەورە ئەی پێچە بەخۆیەوە کە نەدووراوە. و هەرچەندە تەبعەنەوەی تر اختلافات لەسەر ئەنواع وەشکاڵی ئیحرام هەیە کە زمانی خۆشی چۆن بەکار هاتووە، مواصفاتی خۆی هەیە. تەبعەن ئەمە لێرە ئێمە بە مختصەریەی خوێنین. دووەم تەواف بە دەوری کەعبەیە، یعنی گەڕان و خولانەوە بە دەوری کەعبەیە. ئەو کاتە حەوت جارە حەوت شەوتی پێوترە، شەوت کەوترا شەوت یعنی حەوت جار لەکوێ دەستت پێ کردووە، مەسەڵەن دەست پێکردنەکەشی تەبعەن محەدەدە، لێوە دەست پێکەی کەعبە خەیتە دەستی چەپت و تەوافەکە ئەکەی دوای حسابەکەی ئەمە یەک، ئەمە دوو، ئەمە سێ، هەتا حەوتەکە تەواو. سێهەم لۆقا یعنی هەروەلا کە هەر ئەوەندەی شانت بەرزە بێت و قاچ لە عەرزەکە بەرزە بێت و ئەمە لە نێوان سەفا و مەروایە. دوو شوێنەیەکیان پێوترە سەفا، یەکیان پێوترە مەروە. تەبعەن ئێستا زۆر مرەتەب کراوە و هەمووی بە گڵۆپی سەوز تەحدید کراوە و سنوورەکانی دیاری کراوە لەکوێوە دەست پێکرد لەکوێ هەروەلەکە دەست پێکە. وەستانیش لە چیای عەرەفات دیسان ڕوکنە، چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی الحەج عەرەفە، یعنی حەج بریتیە لە عەرەفات، واتە لە وەستانی کێوی عەرەفات چیای عەرەفات. ئەمانە ڕوکنن، ناشێ ئەمانە ئەنجام نەدا.